لەوانەیە لە کۆمەڵگەی ئێمەدا لە ئێستادا فەراغێکە بێ لە خوێندنەوە، کەمترین کەس ڕوو لە خوێندنەوە بکات. تەبیعی لە هەمان کات چینێکیش هەیە لەگەڵ خوێندنەوە دۆستە برادەرە، بەڵام بەداخەوە وەکو پێویست لە وڵاتی ئێمە تۆزێ پاشەکشەی کردووە. ڕەنگەوەش بگەڕێتەوە بۆ هۆکاری پێشکەوتنی تەکنۆلۆژیا یاخود کەمبوونەوەی کات، زیاتر مەشغوڵبوونی خەڵک، بەڵام لە هەمان کاتدا نابێت هیچ هۆکارێک ببێتە هۆی کە مرۆڤ لە خوێندنەوەدا ببڕێت. لە هاوینان کتێب فرۆشتن بە شێوەیەک کەس دەبیتن کە ڕۆژانە دانەک دوودان دەفرۆشە، بەڵام لە وەرزی خوێندن کە خوێندن دەست پێ دەکاتن لەو کاتە خەڵک دێت قوتابی دێ و کتێب هەنجێ ئەوەی زۆری هەیە خەڵک داوای کتێب دەکا و ئەو کاتانە بازاڕەکە باشە. ئێستا پێشترێکە باس بکەن پێشتر کتێب کەم بوو خەڵک زۆر بەس ئێستا کە کتێب لە خەڵک زۆرتر بووە. وەکو دیار کو ئەڤروکەل چەند دەڤەرن کوردستانی شەڕ و پەیدادان هەیە و ناوان شەڕە جیدا وەکوان بینی خەلکی سیڤیل بیتا قوربانی ڕۆژانە شەهید تێنادانیت ملەتی کورد مەوەکە قوتابی و ستاف و مامۆستا و دکتۆرên زانینگەها ئەمریکی بفەر زانی کو ئەڤروکە بهین بپەوەکە خوین بەخشینێ بۆ وان سیڤیلان کو هەر جایەکی کوردستانی بیتن. زۆر گرنگە زانی ینی خۆ نیشا بدەی کە توی حاضری یارمەتییا خشک و برایەت خۆ بدەی کاتت زەحمەت دا ئەڤرۆ ئەم هەمێت سەربلند هاتین کو خینا خۆ بەخش بکەین دەینەوە مرۆڤت محتاج ڕۆژ ئاوا بیت خەلکێ کورد بیت حەچی محتاج بیت. كمان دعمك في لسه بيت كده هسه يعني أنا هي لسه بيت هي قصدي يعني أنا كبر دكتور بيت أنا شيء دشيت ئێمە کۆمەڵی سۆرام بۆ چاودێری بکەمەندامان بە هاوکاری پاڵپشتی دەزای خێرخوازی بارزانانی نەمر توانراوە کەوا کۆمەڵێک پێداویستی بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان ئامادە بکرێت و دابین بکرێت کە خۆی دەبینێتەوە لە عارەبانە و داراکازە و داشەقا کە ژمارەی سەروی 6 خاوەن پێداویستی تایبەتی لی سودمەند دەبێت. ئەمڕۆ دەستگای خێرخوازی بارزانانی لە درێژەی کار و چالاکیەکانمان بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت هاتووینەتە سۆران لەگەڵ کۆمەڵی سۆران بۆ پەکەوتەکان توانیمان بۆ زیاتر لە 6 کەس بۆ 6 کەسی خاوەن پێداویستی تایبەت پێداویستەکانیان دابین بکەین کە ئەمە بڵین دووهەمین چالاکیمان نابێت لە شاری سۆران بەڵکو هەر لە ماوەیەکی نزیکەی داهاتووە.